زۆر جار بۆ کۆچبەرانی کورد بۆ ڕایکردنی کارەکانیان وەرگێڕی عەرەب، فارس یاخود تورکیان بۆ هێنراوە، بەڵام ئەمەش هەندێک جار بەهۆی لێتێنەگەیشتنیانەوە بۆتە هۆی دروستبوونی کێشە بۆ کەیسەکانیان. بەڵام لە ساڵی داهاتووە ئیدی وەرگێڕی کورد بۆ کوردانی نەمسا دەهێنرێت، چونکە لەم زانکۆیە زانکۆی ڤێننا بەشێکی تایبەت بە زمانی کوردی کراوەتەوە و کوردیش دەتوانێت هاوشێوەی نەتەوەکانی دیکە ببنە وەرگێڕی فەرمی لە فەرمانگەکانی نەمسا. 15 ئەکادیمیستی کورد خۆیان بۆ خوێندنی زمانی کوردی و بەشی وەرگێڕان ئامادە دەکەن. 11 کەسیان بە کرمانجی و چواریشیان بە سۆرانی. هۆزان قاسم خەڵکی دێرکی ڕۆژ ئاوای کوردستانە. ئەو لە سووریا زمانی فەڕەنسی خوێندووە و 8 ساڵە لە نەمسا دەژی. هۆزان بەشی وەرگێڕانی زمانی عەرەبی و ئەڵمانیشی لە زانکۆی ڤێننا تەواو کردووە و ئێستا خۆی بۆ خوێندنی زمانی کوردی ئامادە دەکات. ئەو بریارە زانکۆی ڤێننا ڕاستی تشتێکی گەلێکی گرنگە ژمێرەش بەرجارە یەکەمە لە زانکۆ ڤێننا وەکو زمانی کوردیژی وێ بێتە خوێندن، ژمێرەژی گەلێکی مهمە و ئەم هەر وەرگێڕاندنیش ژمەڵەتی خۆلەش گەلێ خۆرە بکەن لێ دادگەها لە هەر جهێ فەرمی ئەم برەنگێکی فەرمیژی خوێندبێ و ئەم بکارن برەنگێکی فەرمی ژوارە وەرگێڕاندنیشی بکەن. زمانی کوردی پراکسیستە ڕاستی ئەم دەبینن هەنێکی کەماسیاوی هەیەش بەر وەرگێڕیمەیەک زمانی کوردی کێمن وەکو مەسەلا ئەم بێژن لێ Bundesverwaltungsgericht از وەرگێڕاندنە زمانی کوردی دەکەن بە تەواهی تقریبا ئەم 3 کەس یان 4 کەسن بەس یەکولوێ دەری هەین ji ber wê yekî gelekî kemasî dikeve wî cihî de. مەرجەکانی وەرگرتنی بڕوانامەی وەرگێڕان بۆ زمانی کوردی دەبێت فێرخواست دەرچووی زانکۆ بێت و ئەزموونی کارکردنی لە وەرگێڕان لە 3 ساڵ کەمتر نەبێت. هەروەها دەبێت بەسەرکەوتوانە 2 وەرزی خوێندن لە یەکێک لە بەشەکانی زمانی عەرەبی و تورکی و فارسی ببڕێت تاوەکو بتوانن زمانی کوردی بخوێنن. فیراس 11 ساڵ لە نەمسا نیشتەجێ و کاری وەرگێڕان دەکات. عەرەبی ئەڵمانی مە دەسمی سەرخواندن و کوردی دەما دەست پێ بکە ئەو ژوێ دەسمە سوەرد بن ئەم وەکت بێژی شەهادە دەدەن مە سەرتیفیکات ئەم دەبن وەرگەر کوردی ئەڵمانی و عەرەبیژی بەرێ مە خەلاس کردە. بەیان خەڵکی سلێمانی و بەشی یاسای لە زانکۆی سەلاحەدین تەواو کردووە. ئێستا یەکێکە لەو 4 کەسێک کە زمانی کوردی بەشی سۆرانی دەخوێنێ 17 ساڵە لە نەمسا دەژی و چەند ساڵێکە لە شارەوانی شاری ڤێننا کار دەکات. ئەم خوێندنەی ناوزانکۆی ڤێننا ناوی وەرگێڕانی دادگا و دامە و دەستگا فەرمیەکانی ناو وڵاتی نەمسایە. ئێستا من ئەو تایتڵام وەرگرتووە ماستەرەکە ژوارەگرم لە هەمان کاتە تەقدیمی ئیمتیحانێکی گەورە ئەەکەم. ئەو ئیمتیحانە سەرکەوتوو بووم ئەبم بە وەرگێڕێکی فەرمی بۆ زمانی سۆرانی و زمانی عەرەبی لە هەمان کاتە. دەچینە لای ئەو کەسەی کۆڵی نەدا تاوەکو پرۆژەی خوێندنی وەرگێڕانی زمانی کوردی بە فەرمی لە زانکۆی ڤێننا قبول کرا. گرنگیش بۆمە چما ئەف زمانە گەلک گرنگە، یعنی ئەس وەک کەسێک پارێزەرێک کورد لەوێ دەرێ کار دەکەم دنەوی کاریدا لەوێرێ ji بۆمە گەلک گرنگە ji بۆ ji ber mafê xelkê nettenê warê peneberiyê tawan da dibe her warî da yani her em diçin mehkemakê her dîtinek çê dibe her em dinêrim Kurd e ji bo Kurdan mutercimê kesê zimanê din dînin. Fe ji bo vana ev gelek giring e em niha êjmareke me baş heye wê divê salê da wekt bê derbas bibe ev kesana bûne sondxarî jî li ser zimanê Kurdî. بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 7,000 کورد لە نەمسا دەژین. لە ساڵی داهاتووە ژماری وەرگێڕانی زمانی کوردیش لە نەمسا زیاد دەکات. ئاڵا شاڵی ڕووداو لە پایتەختی نەمسا لە ڤێننا.